هاوڵاتیانی کوردی خورماتوو کە لە 16 ئۆکتۆبرەوە ئاوارە بوون پەیتا دەگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. لە ئێستادا دوکان و بازاڕی گەڕەکە کوردەکان جوڵەیان تێکەوتووە. نوێنەری هاوڵاتیانی خورماتووش لە کۆبوونەوەکانی بەغداد داوا دەکات هاوڵاتیان بگەڕێنەوە قەزاکەیان. دەشڵێت دۆخەکە لەبارە بۆ گەڕانەوە. دانیشتوانی کوردی خورماتووش داوای قەرەبووی ئەو زیانانە دەکەن کە لە ئەنجامی خراپی دۆخی خورماتوو لە 16 ئۆکتۆبرەوە بەریان کەوتووە. بەڵێ دیارە بارودۆخی خورماتوو زۆر ئارامە، جێگەی ئەوەیە کە خەڵکی بگەڕێتەوە شارەکەی خۆی. لە 145 بۆ یان نەگەیشتوتە 150 پێشتا. جەوەکە لەبارە بۆ گەڕانەوەی خەڵک و داواکەین خەڵکی بە تەواوی بگەڕێتەوە شوێن خۆی. دەوری 15 ڕۆژە گەڕامەوە خۆم. ئێستا وەزع زۆر باشە و وەزع ئارامە و ئەگە وەزەکە بەی شێوە بڕە زۆر چاکە و هیواداری خەڵک بێتەوە و بە وەزعەکە باشترەوەی ستاکە و خۆم دوکان وستاوە لە بازاڕی هەڵوێستم. ئێستا لەسەر عارەبانە غەرازە فرۆشم. چاوەڕێ من زۆرمان بزانێت زۆرشیمان بۆ کات. خەساری زۆرمان لێ کەوتووە ئەو دوکانەکەی بە چاوی خۆتا بین کەوا سوتاوە. دوکانەکەی من لەسەر نیوە تاڵان کراوە، یعنی خەسارێکی زۆرمان هەیە. هەتا ئاوا زیاتر ئەبین زەرمەندی کەوا چی زەرر کراوە لەم بازارەدا و بە تایبەتیش ئەم بازارە خۆتان نەزانێت هەموو هی کووردە. سەر بەم شێوەیە باشە تا ڕادەیەک ئارام، یعنی هیچ کێشەیەک نییە لەخوا بەزیادی. لە دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ڕابردوو جا لە پارێزگای کەرکووک و قەزا و ناحەکانی قەزای خورماتوو خراپترین دۆخی ئەمنی بە خۆیەوە بینی و با سەدان دوکان و ماڵی کوردانی دانیشتووی و قەزایە سووتێنەران و تاڵان کران و دانیشتوانە کوردەکەشی ئاوارە و دەربەدەر بوون. لای خۆیەوە جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەڵێت کورد لە پەرلەمانی عێراق کێشەی لەگەڵ یاسای بودجە هەیە، وەکو پەرلەمانتارانیش داوامان کردووە لە یاساکەدا قەرەبوو بۆ زیان لێکەوتوانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تەرخان بکرێت. قەرەبووکردنەکە مەشاکلی زۆرتیایە لە 16 ئۆکتۆبەر قەرەبووکردنەکە مەشاکلی زۆرتیایە، ئەوە بێ بە بودجە بێ بە موازنە بێ. ئێمە داوامان کردووە کە مۆزوعی تەخسیسکردنی بەبلەغێک پارە بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ قەرەبووکردنەوەی شوێنە زەرە لێکەوتەکان ئەو بابەتەیە کە ئێمە لە ئێستا یەکێکە لە ملاحەزاتەکان کە ئێمە هەمانە. دوای ڕووداوەکانی خورماتوو چەندین هەوڵدرا تا قەزاکە بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی و ئاوارەکان ئاساییشیان بۆ دابین بکرێتەوە و بگەڕێنەوە شارەکە. ئەمەش دوای ئەوەی وەفدی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری و نوێنەرانی خەڵکی خورماتوو سەردانی بەغدادیان کردو لەگەڵ بەرپرسانی باڵای بەغداد کۆبوونەوە. دواتر بە بڕیاری سەرۆک وەزیرانی عێراق هێزی وەڵامدانەوەی خێرا کە سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقا لە قەزاکە جێگیر کران و دۆخی ئەمنیان کۆنتڕۆڵ کرد. بە جۆرێک ئێستا دانیشتوانی خورماتوو ڕۆژانە دەگەڕێنەوە قەزاکەیان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خورماتوو.